دوای تێپەڕبوونی 3 مانگی تەواو بەسەر دابڕان و پەککەوتنی کۆبوونەوەکانیدا ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچووی هەرێم کۆبووەوە. کۆبوونەوەیە کە چاودێران و شەقامی کوردی بە کۆبوونەوەی بێبەرهەم و درێژەدان بە سیاسەتی خۆهەڵخەڵەتاندن ناوی دەبن. لەم 3 مانگەدا کە حکومەت لە پشوودا بوو نەژادی هاوڵاتیان باشتر بوو نە خراپتر. ئەمە شەو ڕاستیەتاڵە دەسەلمێنێت کە بوون و نەبوونی ئەم کابینەیە لە ژیانی ڕۆژانەی خەڵکدا وەک یەک وایە، بەگرە نەبوونیان کەمکردنەوەی بارگرانیە لەسەر شان و گیرفانی میلەت. لە کاتێکدا لێشاوێک لە وەزیر ڕاوێژکار و پاسەوان بە ئۆتۆمبیلی گرانبەهاوە ژیانێکی شاهانە لەسەر داهاتی گشتی دەژین دەرکەوت کە غیابی ئەوان هیچ بۆشایەکی ئیداری دروست نەکرد. بەڵام کاتێکیش دەردەکەونەوە جگە لە قسەی بریقەدار و سەرێشانی خەڵک هیچ چارەسەرێکیان پێ نییە. ئەنجومەنی وەزیرانی ماوەبەسەرچووی هەرێم لە بری ئەوەی بە خۆداچوونەوەی بۆ دۆخی دارایی بکات بڕیاریدا تۆپەکە هەڵبداتە گۆڕەپانی بەغدا و ڕایگەیاند چیتر گفتوگۆ لەسەر پرسی موچە ناکەین. ئێمە جارێکی دیکە مناقەشەی مەسەلەی موچە ناکەینەوە لەگەڵ حکوومەتی فیدراڵ. ئێمە باسی بودجە ئەکەین، بودجەی هەرێمی کوردستان. پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی ماوەبەسەرچوو لە لێدوانێکدا کە زیاتر لە دەردەدڵی هاوڵاتیەکی ئاسایی دەچوو تا هەڵوێستی فەرمی حکوومەتێک ڕایگەیاند شێوازی گفتوگۆکان لە موچەوە بۆ بودجە دەگۆڕن. ئەم قسەیە لە کاتێکدایە موچە خۆران گرفتاری دواکەوتنی موچەی مانگانن کەچی حکوومەت بڕیار دەدات داوای 7 موچەی نەدراوی ساڵانی ڕابردوو جێگیرکردنی پشکی لە سەدا 14 لە عێراق بکات. ئەم داواکاریانە گەرچی مافی ڕەوای خەڵکە بەڵام لە دەمی حکوومەتێکەوە کە توانای دابینکردنی نیو موچەی نییە و 3 مانگە لە خەودایە وەک جۆرێک لە موزیادەی سیاسی و هەڵاتن لە بەرپرسیارەتی دەبینرێت. ئەوەی جێگەی سەرنج و ڕەخنەیە حکوومەتێک کە خۆی بە ماوەبەسەرچوو دەناسرێت ئێستا باس لە پلانی دوورمەودا دەکات و داوا دەکات لە بودجەی 2026 عێراقدا مافی دامەزاندن بۆ هەرێم دیاری بکرێت و ڕێکەوتنی نەوت درێژ بکرێتەوە. ئەمە لە کاتێکدایە هێشتا کێشەی بودجەی 2024 و 2025 چارەسەر نەکراوە. هاوکات لە بڕیارەکاندا باس لە زیادکردنی داهاتی وەزارەتەکان کراوە کە ئەمەش ئاماژەیەکی مەترسیدارە بۆ ئەوەی حکوومەت دەیەوێت لە ڕێگەی باج و ڕوسوماتی زیاترەوە بارگرانی دیکە بخاتە سەر شانی هاوڵاتیان لە کاتێکدا خۆی لە دابینکردنی سەرەتاییترین ماف کە موچەیە دەستە پاچەیە. دەرەنجامی کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیرانی ماوەبەسەرچوو ئەوەی دەرخست ئەم دەسەڵاتە بەجێماوە لە بری دۆزینەوەی میکانیزمی ڕاستەقینە تەنیا خەریکی گەیاندنی داواکاری و تەکلیفە لە بەغداد. وەک چۆن هاوڵاتیەکی یاسایی دەتوانێت بڵێت دەبێت بەغداد قەرزەکانمان بداتەوە، حکوومەتیش هەمان قسەی دووبارە کردەوە بەبێ ئەوەی هیچ کارتێکی فشاری بەدەستەوە بێت. بۆیە دەکرێت بوترێت 3 مانگ دابڕان و پەکەوتن هیچ وانەیەکی بەم کابینەیە نەوتەوە و هێشتا لە بازنەی بەڵێن و قسەی بێکرداردا دەخولێتەوە.